میوانه که میه هجاهیه برز شیروان دو بردانی کاندید درچه پارتی دموکرات کردستانی لبازنی نینوا که و سیم جاره که شیروان دویتا پارلمان عراقی و بدنگین خلکی دردچه که و بخوشی تماشاوانی جاشا زوینده بگمان ام پیروز باهی لیبکن جبر کو سی جاران بدنگین خلکی درچه که واتا خلک باوری پیه که شیروان تو گلب خیراتی زۆر سپاس پارێزگانەی نەوە هەڤرێکێکی گەلێکی سەر هەبووە هەڤرێکێکی جددیجی سەر هەبووە حتا تەدید کاندیدێک کوێ تاقێکی مووسڵ وعددایە خەلکێک و تاخێوان چێکێت شەفەر لێدایە بێ سەر و بەرکردە و بجی هێلایە و نزان کیڤە کوێ وعد و وعودên کاندیدان ئالیên سیاسی بۆ پارێزگانەینەوە و باوەریە خەلکیژی بکێ هەبوو گەلو بەێ زۆر سوپاس لەومە پارتی بێ لیستی یەکەم لەسەر پارێزگاینەوە کە ئەو وعدی وعودی پارتیدا پێشتریش کە هەموو جێبەجێ کردیە ئەو هەماهەنگیەکی هەبی بینی مەکتەبی ڕێخستن پارتیمان لە نینەوە لەگەڵ حکوومەتی هەرێم بەڕێ سەرۆک حکوومەت کە بە سەتان پڕۆژەمان جێبەجێ کرد لە ناوچەکانی کوردستانی بە تایبەت بەداخەوە ڕۆکە دەبینین کە لە شنگال زۆرترین کێشەمان لەوێ هەیە کە لای هەندێک میلیشە و چەکدار و لای پەکەکە دەگیر کرایە کە نەمەتوانی ئەو خزمەتی زیاتر لە بۆ قەزای شنگال بکەین و توانیمان لە ڕێگەی دام و دەستگای حکوومەتی هەرێم و نینەوە زۆر خزمەت بکەین کە خەڵک ئەوڕۆکە لە نینەوە زۆرترین دەنگیان بە لیستی پارتیدا 1975 کە یەکەم لیست بووین ئەگەر ئەو یاسای نەبە احتیمال ئەمە زیاتر لە 10 کورسی لە مووسڵ بین بەس ئەو یاسای سانتلیگۆ 1.7 زۆر کێشە بوو لە بۆ بە تایبەت لیستی گەورە بێژگە لە ئەوانی کە بربژێر بین یان کاندیدی لیستەکان بین زۆرینەی لایانی سیاسی لە مووسڵ ئەوە چەندین ساڵە وعد وعود بە خەڵک دەن و جێبەجێ ناکەن لای مەسەلەی ئاوەدانکردنەوە یان دامەزاندن یان هەر تشتێک هەبی لە بەلیکشیران هەڵبەتەوە پرسیارێکی جەوهەریە ینی خەلکی تر لە مووسڵ باڵادەستن هێزی چەکداریان هەیە دام و دەستگاکان بەدەستیەوەن لە ناو حکوومەتە دەستیان دەڕوا بۆ خەلکی نینەوە قەنەعات بەوان ناکات دەنگیان پێنادات هەمیشە پارتی لە نینەوە یەکەمە ئەو نە یەکەم هەلبژاردن پارتی یەکەمە پارتی بەردەوام یەکەمە و دووەمە هەمیشە لە دوای 2005 کە دوای دەنگمان لەسەر دستوردا هەلبژاردن دەستی پێکردنی پارتی لە مووسڵ یەکەمە کە ناوچەکانی لە مووسڵ بەردەوام ئەو وحداتی ئیداری کە لە مووسڵ هەمی سەر بە پارتی بی زۆرترین خزمەتیان لەو ناوچەیە کردیە یعنی بۆ نمونە قەزای قەرەقۆش یەکەمین قەزا لەسەر ئاستی عێراق دوای کە داعش مووسڵی دەستگیر کرد بوو دەستمان بە ئەوەدانکردنەوە لە ڕێگەی پارتی دموکراتی کوردستان کە یەکەم قەزابی لە دەشتینەینەوە لەسەر ئاستی عێراق باشوویک ئەلقۆش شێخان ئەو ناوچانی کە بەردەوام ئیدارەی پارتی بی بەردەوام یەکەمی لەسەر ئاستی نەهرنین لەسەر ئاستی عێراق طبعا خەڵکانی دیکە ئەمە دەبینین کە سەردانی باشتر مووسڵ لەکەیان یان ڕۆژ ئاوای مووسڵ لەکەیان میان پارێزەکان دیکە دەکەین کە گەندەڵی زۆرە خزمەت نییە عکسیەوەی کە پارتی زیاتر خزمەت دەکات لەو ناوچانە ئەو ڕۆکە دەبینن کە نێزیکترین دوو پارێزگا لەسەر پارێزگانینەوە دۆک و هەولێرە ئەو دۆکە هەولێر کەوە دەبینین الحەمدلله لەو ئاوەدانکردنە و لەو سەقامگیری و لەو خۆشیەکەیە کە خەڵکە گەدێن بۆ گەشتیاری بەتایبەت دۆک و هەولێر خەڵکانی مووسڵ دەیانەوێت ئەو تەجروبەیەکە لە دۆک و هەولێر هەیە ئەو حکوومەتێکە هەیە ئەمە وەکو پارتی دموکراتی کوردستان لە ناو مووسڵ ئەو پڕۆژەکەی دەکرێت بۆ لە مووسڵ جێبەجێ بکرێن خەڵکانی مووسڵ ئەوڕەکە زۆر ماندیبوونە لە وعدی و عودی میلیشیات و چەکداران و ئەوانەی کە هەنا حتا ئەوڕەکە ئەتاوات ماتە لە مووسڵ لە لای هەندێک چەکداران و نووسنگی ئابووری لە مووسڵ هەیە ئەو میلیشیاتانی کە ئەوڕەکە مووسڵیان تقریبا دەستگیر کردیە لە زۆر ناوچەکانی کە هەیە کاتی دەنگدانیش ئەگەر نەهات ئەو میلیشیاتانی ئەو فەسایلێک هەیە لە مووسڵ ئیلزامیان کرد لەسەر هەر کارمەندێک 20-25 کارتی دەنگدان نینن ئەوان نەتوانین ئەو دەنگەش یان ئەو کورسیە بەدەست بینین بەس ئیجبار کردە هەر سەربازێک یان کارمەندێک لە ناو هێزەکانی خۆیان 25 بیتاقا یان 20 بیتاقای دەنگدان دەنگ بدەن ئەوە دوای هەڵبژاردن فەسڵ دەکرێت لەوما هەندێک کورسیا لە مووسڵ بەدەستینا بەس لایانی دیکە کە میلیشیاتیان هەیە الحەمدلله وەرەکە پارتی توانی لە مووسڵوان بشکینتەوە هیچ بەدەست نین و پارتی بتە لیستی یەکەم بەڵێ هەلبەتە کاک شێروان خۆ دەزانی پارێزگای نینەوە بە تایبەتی سنتەری پارێزگا مووسڵ لە دوای 2023ەوە یەکێک لەو ناوچانە بۆ زۆرترین زەراری بەرکەوتووە گروپە تونتراوەکان لە کاتی خۆی 2014 و تا ئێستاشی لەگەر بێوەکو تواڵی ئەو فڕە پێک هاتەی هێزەی کە لەوێ هەیە هێزی میلیشیات بێگومان زۆر جار
خەڵک باس لەوە دەکرێت ئەوان هەوڵەدەن دیموگرافیا بگۆڕن هەوڵەدەن زەوی زاری خەڵک داگیر بکەن لەم چارچوەیەدا ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستانە کە بوو هەمیشە دەنگی یەکەمی پارێزگای نینەوە بەدەستێنن ئەرکی ئێوە دەبێت چی بێت خەڵکی نینەوە چاوەڕەیە ئێوە بتوانن خزمەتیان بکەن طبعا ئەو خولە زۆر بۆمان گرنگە یعنی ئەمە مووسڵ دەبیت ئەو میلیشیاتانی کە هەنا و چەکدارەی کە هەنا و دەگەل هەندێک عسکەرێ سەربازەکان هەیە سەر بە عێراقن و دەگەل حەشت دەبیت دەربکرێت دەرەوەی سنتەری مووسڵ یان دەشتینینەوە دەبیت ئەمە دەست پێ بکەین بە ئاوەدانکردنەوە ئەو ناوچانە ئەو ڕۆکە دوو هێزمان هەیە لەوێ کە پێدەن لیوا سی و لیوا پەنجا کە قبول ناکەن خەڵکی مووسڵ عرب بیت کورد بیت هەر لای دیکە بیت ئەو زەویەکانی هەیە تاپۆیان هەیە بدەنێت تاپۆی 25 ئەو تاپۆیانش کە هەیە بە هەزاران کەس خەڵکی مووسڵ قبول ناکەن بێن لە دەشتینینەوە یان لە تلکێف لێرە لەو هەلبژاردنە کردنە وەکو نەوعەکە بەرامبەر ئەو خەڵکانە دەنگ پێمان بدەن ئەمە دوای هەلبژاردن دەهێن ئەنگۆ زەوی خۆتان ئەوەدان بکەنەوە بەس بەداخەوە دوای هەلبژاردن کە خەڵکەش دەنگی پێیاندە بەرمتمانیان پێیانە بە قسەکانیان ئەسڵ و ئەساسی پێ نییە دەنگیان پێیان ندا زان ئەوانە درۆ دەکەن هەچ ئەسڵ و ئەساسیانە و ناهێنن ئەو زەویان خۆیان کە ئەوەدان بکردنەوە ئەمە ئینشاءالله تعالی لە ڕێگەی حکومەتی محلی خۆمان کە لە مووسڵ کە پارتی ئەندام ئەنجومەنمان هەیە مەکتەب ڕێخستنمان هەیە دەگەل دام و دەستگەی هەرێمی کوردستان و بەغدا کە بتوانین لە قۆناغی دابێت ئاوارەکانی خۆمان بگەڕێنەوە شنگال ڕێکەوتنی شنگال جێبەجێ بکرێت و ئەو میلیشیاتانی کە هەیە نووسنگەی ئابووری کە هەیە خەڵکی مووسڵ ڕزگار بکەن دەستی ئەوان قەڵکانیشە کە زەویان هەیە تاپۆیان هەیە بە فەرمانی جناب سۆرۆک بارزانی گوندەکانی عەرەبی کە کێشە لە سەر هەبی پێشی هەلبژاردن هەمی گەڕانەوە ناوچەکانی خازوور لای ڕەبیعە ئەمە بەردەوامی لەسەر ئەو پرۆسەیە کە خەڵکی مە بگەڕێتەوە ناوچەکانی شێران توش وتیت هەڵبەتە پارێزگاینەوەی وەکو عمقی ستراتیژی لە ڕووی ئەمنی و ئابووری لە ڕوو زۆر ڕێەوە بە هەرێمی کوردستان وایە خۆتەزانی چەند خولەکێک لە دووکەوە دوورە و لە هەولێری پایتەختی کوردستانیژە هاوسەی ئەم هەردوو پارێزگای گرنگی هەرێمی کوردستانە یعنی بەنسبەت پارتی ئەمنیەت و ئاسایش و بنەجی و ئیستیقرار لە پارێزگاینەوە تا چەند پرسێکی ستراتیژیکی گرنگە پێویستە گرنگی پێ بدرێت نامەت زانین یعنی پێشی ماوەی کە هەر لە دەشتینینەوە لای قەرەقۆشەوە لای بەرتلەوە چەندین جار هێرش کرایە هەرێمی کوردستان بە موشک یعنی بۆمە زۆر گرنگە و استراتیژیە لە بۆ ئاسایشی هەرێمی کوردستان بۆ نینەوە سەقامگیری نینەوە هەرێمی کوردستان فەرقی نییە جیاوازی نییە دۆک و هەولێر نیو سەعاتە بینیوان ئەوڕۆکە دەبینین مەسلەی ئابووری بینی هەرێمی کوردستان بازرگانی زۆر بەهێزە بینی هەرێمی کوردستان و بینی پارێزگانینەوە بە تایبەت قەزای مووسڵ دەبیت ئەمە لە مووسڵ بەهێز بین ئەو چەکدارانی کە هەیە ئەو میلیشیاتان هەیە دوور بکەینەوە لە بابلێن دەشتینینەوە لە ناوچەکانی کە نێزیکە لە دۆک و هەولێر کە بتانین هەرێمی کوردستان بەردەوام لە ئارامی بیت و لە سەقامگیری بیت ئەوانەی کە دەبینی لە ناو شاری مووسڵ خەڵکی هاوڵاتی مووسڵ کەوان دەبین ئەوانیش ئەو نەقلە لە هەلبژاردن یعنی بە خۆشحاڵیەوە ئەوڕەکە دەنگیان بەوان ندا وا وەکو سزایان دا لە بۆ خەڵکانی میلیشیاتیان هەیە بەسێشە پێویستیە کار بکەن زیاتر کە ئەو میلیشیاتانە نەمنێ لە ناو شاری مووسڵ سنتەری مووسڵ سەربازیەکانی کە ناو شاری مووسڵ هەیە مووسڵ بتە شارێکی مەدەنی کە بتوانین چەندین کەس ئەو بەرهینانەیە کە لە کوردستان هەیە کە بتوانین بینە ناو شاری مووسڵ مووسڵش وەکو هەرێمی کوردستان لەبەر جەناب ئیشارەت پێدا دووەمین پارێزگا لەسەر ئاستی عێراق زیاتر لە 65% ئەو نەقلە خەڵکی مووسڵ بەشدار بین دەنگیاندایە بەلایانی سیاسی و پارتی یەکەم بیە دەبیت ئەمە ئەو تەجروبەی لە هەرێمی کوردستان هەیە نەقلیکەینە بۆ شاری مووسڵ بە تاکیدیش بە هەزاران ئاوارەی خەڵکی مووسڵ هێشتا وا لە هەرێمی کوردستان لە دۆک و هەولێرن لەبەر ئەو هێشت بڕ و باوەریان بەو میلیشیاتانی کە ناو شاری مووسڵ نییە دەکرێت بڵێن بە 100,000 ئاوارە لەبەرەوە خەڵکی شنگال 200,000 ئاوارەیە بێژگە لە دەشینینەوە عەرەبیش بە تاکید عەرەب بە هەزاران عەرەب لە هەولێر و لە دۆک مۆژن بێژگە لە ئەمە کورد کە ئاوارەینە زیاتر لە 9 ملیۆن ئەمە و شنگال و کوردی دەشتینینەوە و ئەمە زیاتر لە 9 ملیۆن هێشتا ئاوارەینە لەبەر ئەو میلیشیاتانی کە ناو شاری مووسڵ هەیە بەرایانی عەرەبیش بە هەزاران لە دۆک و هەولێر هێشتا لە هەرێمی کوردستان ئاوارەنە کاک شێروان هەڵبەتە ئەنجامی هەڵبژاردن لەوانێ دوای هەفتەیەکی دیکە بە فەرمی ڕابگەێنرێت ئیدی لایەنە سیاسیەکان سوقلیان دیار بووە بە تایبەت پارتی کە لەسەر ڕاستی عێراقی یەکەم بووە پرۆسەی گوتو بێشکردن گفتوگوی پێکێنانی حکوومەت دەست پێ کردووە یەکەم وێزگەی ئەم گفتوگوێش هەڵبەتە سەردانی نووری مالکی بووە بۆ لای سەروک بارزانی سەبارەتیان پرۆسێسە
پێتوایە ئەم جارە ئاسانتر لە جارانی ڕابردوو حکوومەت پێک بێت؟ نەخێر هەر دێت یعنی زیاتر دەبینین لە بەغدا لە ینی ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی سرعشی زۆر بەقەوە تێدا هەیە سونە ئەمەش کورد یعنی پۆستی سەرۆک کۆمار کەم نییە بینی ئەمە و یەکەتی نیشتیمانی یعنی ئەو پۆستانی کە هەیە بخۆی لە بۆ سونە لە بۆ کورد لە بۆ شیعایە نە لە بۆ لایەن سیاسیە ئەوە نەقلی سێیەمە پارتی دموکراتی کوردستان یەکەمی لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق وەکو حزب استێقاقی انتیخابی کەوڕک هەربژاردن دەکرێت دەبیت هەربژاردن هەر کەسکە مافەکانی خۆی وەل بگرێت ئەگە ماف خود وەل نەگرێت هەربژاردن با نەکرێت باشترە دەبیت ئەوڕۆکە پارتی کە زیاتر لە ملیۆن دەنگی نایە ئەوڕۆکە زیاتر لە 32 کورسی بە کۆتەوە 27 مانهنا یەکەم حزب لەسەر ئاستی عێراق پۆستی سەرۆک کۆمار دەبیت بۆ پارتی بیت ئەوڕۆکەوە سونە زۆرینەی سونە چێ لە هەربژاردن دەبیت مافەکەی خۆی سەرۆک پەرلەمان وەرگریت شیعە کیان لانی سیاسی زۆرتر بیە ئەگەر وابیت ئەمە پۆستیمان بە هەربژاردن لێ پاش باڕێکەوتن بکرێت و پێکەوە لایانی سیاسی با پۆستەکان دابش مەصرف و ئەو خەڵکە دەبیت احتیرامی ئیرادەی گەڵ بگرێت نابرێت ئەمن ئەوڕۆکە ملیۆن کەس هاتیە دەنگی بە پارتیدایە بچم بدەمە پۆستی سەرۆک کۆمار یان وەزار دەمە کەسێکی بە 100,000 دەبیت ئەو ثقافتەی کە هەیە لە هەربژاردن ڕێز لە خەڵک بێتە گرتن دەبێت هەر کەس سومافەکانی خۆی وەل بگریت ئەوە بۆمە زۆر گرنگە بە تاکیل ئەوەی دەبینین دوای دەڕۆژ دیکە کە هەیە قەزایی پەسەند دەکات دێنێتە دادگای فدرالیش کاتەکێ کراوەیە هیچ کات پێ نییە بە تاکید ئەوەش مڕعاتی کێشەکانی سیاسی دەکە لەبەر سەرۆک کۆمار خلال 15 ڕۆژ داوا لە ئەندام لە کاندەکان بکاتەوەی دەرچوونە دانیشت پەرلەمان بکرێت ئەوان هەموو ئەو کاتانەی دستوری و قانونیە دەبیت ڕێز لە بێتەگرتن بە تاکید کێشە زۆر مایە سەرۆک بارزانی کلیل لەکن ئەوە هەموو لایانی سیاسی هەر بێن و هەر لێ کوردستان لێرەکانە حکوومەت پێک بێت و دوای ئەوە بچنەوە بەغدا بەس ئەووا دەبینین بەردەوام هەڵبەتەوە سەرنجی پسپۆرە عەرەبەکانی شەکە فعلەن سەرۆک بارزانانی دەتوانێت پرۆسەسێکی ڕاستەڕێ بکاتەوە بەڵام لایەنە بەرامبەریش دەبێت پابەندی جێبەجێکردنی هەموو بڕیارەکان و دەستور بن بەڵێ وەکوتوت یەکی لە بنەماکانی هەڵبژاردنەوە ڕێز لە دەنگدار و دەرئەنجامەکان بگرێت برێز شێروان دووبەردانی کاندیدی سەرکردیی بازنانەی ناوی پارتیە دموکراتە کوردستانی گەلێ سوپاس کاش سپاس بەخێر بێ